سلاوی پەروەردە و زانست دەکان و باوکانی عزیز میوانانی بەڕێز بەخێرهاتنتان دەکەین بۆ ئەنجامی کۆتا هەڵسەنگاندنی چاریان بۆ ساڵی خوێندنەوەی 2024 بۆ 2025. ئامادەوانی عزیز، ئێستا ژوور دەستپێکی هەموو مەراسیمەکانمان هەموو پێکەوە ساتێکمان دەوەستین بۆ دێڵی پاکی شەیدانی کوردستان. زۆر سپاس. ئێستا وتەی مامۆستا هەرێز بەڕێوەبەری قوتابخانەیەمان کرێت لە کۆمەڵگەی پەروەردەیەمان کرێت با بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتارەکەی. بەیانیتان باش دایکان و باوکانی عەزیز، خۆمان بە خۆشحاڵە زانین کە دووبارە لە بۆنەیەکی ترا بەیەوەی بەڕێز شاد بووینەوە. هەڵبەتە ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە هەم بەنسبەت ئێوەوە هەم بەنسبەت ئێمەوە کە ئەنجامی ساڵێک لە ماندووبوون و لە شەونوخونی ئەچمینەوە. ئێمە لە کۆمەڵگەی پەروەردەیی مارگرێت خۆمان بە خۆشحاڵ ئەزانین کە ئەم ساڵ توانیمان پۆلێک لە قوتابی پۆلێک لە گوڵی جوان پەروەردە بکەین و هەم بە زانست هەم بە پەروەردەیەکی تەندروست و هەوڵ و تێکۆشانی مامۆستایانی ئێمە ستافی کارگێڕی لەگەڵ ئەم خوێندکارە عەزیزان.